پارۆپول کەوتی باشە ئەوەنە دوای ورگی خۆت کەوتی ئەوەنە دوای برادر کەوتی هەتا خێزانەکەت لەدەستدا باشە ڕۆژانە ئێمە لە خەفەتی خەڵکە ئەتلینەوە لە کێشەی خەڵکە ئەتلینەوە من لەبەر تۆمە چکە خۆم خاوەن کچم خاوەن خوشکم خاوەن دایکم من ئێستاش بیرم یعنی لە بیرم ناچێت ئەگەر باوکم قسەیە ناخۆشی بە دایکم وت بێت ئێستاش لە بیرم ناچێت باشە بۆیە کاتێک ئێمە ئەڵێین دەستان بە خێزانەکانتانەوە بگرن لە دڵسۆزیمانە بۆ ئێوە بۆی خێزانەکان پەرتەوازە نەبن چونکە ئەگەر یەک خێزان تێک چێ لە کۆڵانێکە ئەو کۆڵانە هەمووی تێکەچێت سەتەها ئافرەت کە تووشی خیانەتی زەوجی بوون پیاویان هێنایە ژوورەوە لە دووری پیاوەکانی خۆیان ئەزانی هۆکارەکەی چی بوو ها ئەسڵی ئافرەتەکە بە ئەخلاق بوو ئەسڵی ئافرەتەکە ڕەسەن بوو بەڵام پیاوەکە وای لێ کرد ئیهمالی کرد وشەی خۆشەویستی نازانی هەموو ڕۆژێتی هەڵدان کوتەک لێدان سوکایەتی بە دایکی بە باوکی باشە تەنانەت ڕۆژەی 250 دیناری داپی باشە نازانیم 250 دینارە چی لێکە 1000 دینارم تەبعی داوە پێی قەزەی وا قێزەونمان لە بەردەسایە باشە ڕۆژی 1000 دیناری داوەتە ژنەکەی 1000 دینار تۆتی ئەبێ کیلۆ تەماتەکەش خۆت بیکڕیت ئێمە لە خەمی ئێوەمانە ئەگینا ژنی خۆت بۆ خۆت کاکەکیان من هەموو وەکوتم ئەوەی کەوا مینێ بەسەر ئەم ئەرزەیە ڕاخێزانی خۆمی لێ دەچێت ئەوەکو خوشکم وایە وەکو کچی خۆم وایە ئەسەن ڕێگە و شوێنی من ماڵ و مزگەوت ئێمە کوا دەرەوەمان هەیەکو خەڵک کوا وەکو ئێمە دنیا ئەبینین پارکمان بازارمان سەفرە و سیاحەتمان چیمان هەیە ئەوە لە خەمی ئێوەیە ئێمە دڵمان ژانەکەت ئەگینا ئەوە نەبێت لە منی نابیستی بۆ هەتایە پێت بڵێم لەگەڵ ژنەکەتا باش بە لەگەڵ ماڵ و مناڵەکەتا باش بە ئێستا سەعات چەنە 12 دقەیشەوە باشە پیاو هەیە ئێستا وا لە دەرەوەیە لەگەڵ برادەری خۆیە کات بەسەر ئەبات ژنەکەی لە ماڵەوە چاو بە فرمێسک چاوەڕێتی لە دەرگا بدات ئەمە نە شەوێکە نەدوانە نەسیانە نەچوارە نە پێنجە تێگەیشتی نە ساڵە نەدوانە مناڵ گشتی خەوتووە پیاو هەر ئاگەی لە ماڵ و مناڵ هەر نییە دوای برادەری کەوتووە ئەم کافتریا ئەو نادی ئەو دۆمینە ئەو کڵاویان ئەو عارە خواردن ئەو مەزە تا سەری ئەچێ بە قوڕە باشە تا ئەوەی لی تێکەچێت بەڵێ ئەگە خۆشەویستی نەدەی بە خێزانەکەت کەسێکی تری داتی ئەگەر فەراغی بۆ پڕەوە نەکەی کەسێکی تر ئەو فەراغی بۆ پڕەکاتەوە ئەرە وەڵڵا ئەگەر هەموو ڕۆژێ لە ئاوێ ئامێزی نەگریت ئەگەر هەموو ڕۆژێ دەردەدڵی لەگەڵا نەکەی ئەگە هەموو ڕۆژێ نەبی بە دایک و بە باوک و بە کەسوکاری فەراغی بۆ پڕەوە نەکەیت ئەرە وەڵڵا هێکێکی تر بۆت دێ بۆی پڕەکاتەوە زەمەنەکە وەکو جاران نییە عەزیزەکەم لە خۆت لە گێلی نەدەیت ها زەمەنەکە طرفەت العین بە چاوتروکانێک لە ئەوروپاوە ئەگاتە ماڵەکەی تۆ بە یەک لەمسا یەک کلیکێک لەسەر شاشەکەکە ژیان لە تۆ تێکەدات عەزیزەکەم بۆیە ئەوە لە دڵسۆزیە بە تۆواڵێم لە دڵسۆزی ئاڵێم بۆ خێزانەکەت باش بە بۆ کچەکەت باش بە گینا ئیشی ئێمە چییە ئەوەی ئێمە نە بزنزە نەکۆکردنەوەی سەرۆت و سامانی دنیاە نەخۆشی سەفرە و سیاحەت و گەڕانە چیمانەوێ لە ئێوە هیچ غەیری ئەوەی ئەم کۆمەڵگایە باش بێت غەیری ئەوەی ئێوە بەخۆشی بژین دیندار بن خواناز بن یعنی چیمان لە ئێواوێت هیچ تر تێگەی بۆیە کاتێک تۆ بە بێ ئەرزشانە دیت کۆمنتێکی نەشیاو بۆ من ئەنووسیت من دڵگران نابم من خەمی تۆمە تۆ ئەزانم ئەوەی من باسم کردووە لە ماڵەکەی تۆیە ئەوەی من باسم کردووە تۆی ئەو برینەن هەڵکەنیوە لە ماڵەوە من ئەمەیە بۆت ساڕێژکەم من دڵسۆزم بۆ تۆ من دکتۆری ڕوحی تۆم من نامەوێ خێزانەکە لە دەست بیت دوای دوو ڕۆژتر بە نەزانانە تەلاقی دەیت بە نەزانانە ئەیکوژی ئەیدیتە دەست کە سوکارەکەی والله ئێستا دەیەها هەیە مناڵی ناشەرعی بەخێوەکە قەسەمەن بیللا باشە یعنی من ڕوون نایە ئەسەن هەر بڕیارم داوە ئەوە چەند ساڵە 5 ساڵی شەبێ بڕیارم داوە هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی ئەگەر خۆی سوێنی شم لێ بخوات باسی نەکەم بۆ خەڵک بە هیچ شێوازێ باسی نەکەم ئەوەنە مەلەفی قێزەونماندایە ئەوەنە مەلەفی مەحزون و خەفەتباری و ناڕەحەتیمان لایە ناتوانین هیچی هەڵبینەوە ئەی بینە گڵەوە لەگەڵ خۆمانە بۆ خاک بەڵام ئێوە پێی نازانن ئێوە نازانن ئێمە لە بەرزیەوە سەیرەکەین ئێمە ئەزانین کۆمەڵگاکە چی بەسەر هاتووە کێشەکان دێتەوە لای ئێمە نایەتە لای ئێوە
مەلەفەکان هێندە قێزەوەرن ڕوومان نایە هەڵی دەینەوە بۆ ئێوە ئیتر تۆش لە کۆمێنتە هەرجنیەوە بە باشە تا ئەو کاتی ماڵ و مناڵەکە لە دەسە دەیت والله ئەگەر پیاو بیت ئەزانیت خێزانەکەت پێویستی بە تۆیە ئەگەر پیاو بیت بە پیاوانە ماڵ و مناڵەکەت بەڕێوا بیت یعنی ئێستا تۆ نازانیت ژنەکەت ئەڕواتە لایڤی خەڵکەوە تا بەیانی لەگە خەڵکا قساکات یعنی نازانیت یعنی بۆت ناگەڕنەوە یعنی گوێت لە سەوتی ژنەکەت نابێ ئەڕوا لەگەڵ پیاوی خەڵکات چەلەحانیەکات لەم لایڤ و لەو لایڤ و تێگەی باسی قسەی قۆڕەکا و نوکتەی قۆڕ و تەنانەت باسی سەرجەیی ماڵەکەی خۆیەکا بۆ پیاوی خەڵک ها و تۆ نایزانیت یا کەڕیت یا خۆت لە گێلێ دەیت بۆ مافرەتە برای نییە ئامۆزای نییە و خەڵک نازانن ئەمە کێیە ناوی چییە با ئەی بۆ ئەو شاشەکان پڕبوونە لە ئافرەتی لەو جۆرە بۆ ئیتر ئەو پرسیارە خۆتان جوابی بنەوە